کاگرێبوار وتومە دوای تۆوازێنم بەڵام چاوەڕێم بە دیلێک هەبێت ئینشاءالله خوای گەورە بیکاتە قسمەت هەتاگە بە دیلەکە بێت کاران خەباتی واز دێنێ گومان هاتم بگەم بەکنی دووگوڵم لە باغی چنی هیچ بار نەبووم بێمەوە لە کەیف و ماچکردنی جارێکی هەڵناکەوێت تێردانیشم لەکنی بەو قورعانە سوێنتەیەم تۆکچیە بێوەژنی بۆ پایتەخت میدیایە ئەزانم نەمبەروەنی لە دنیا نەمبەروەنی. وەڵی بەداخەوە بۆ ئەو ڕۆژە ئێمە ویسمان خزمەتی کورزمانەکانی خۆمان بکەین بەڵام دیارە سێ چوار کەسی ئاراستە کرا و هەسان بەو بشێوینانەوە بەڵام ئەوانە سپاس بۆ خوا و سپاس بۆ برایانی ئاسایش و هێزە ئەمنیەکان ئەوانیش دەستگیر کراون و ئەبێ باجی ئەو بشێوی خۆیان بدەن ئینشاءالله. بیستمان و خەبەرمان بۆ هات کە گیراون و دانیان پێداناوە ئاراستە کراو بوون و کۆمەڵە گەنجەی کاوایان کرد. لێرەوە ڕێز و خۆشەویستی بە پایانم هەیە بۆ مامۆستا ڕێبواری مەلازادە بۆ کاک حاجی ڕێبواری خۆشەویست تامان کاک ڕێبوار هەموو بڕیارەکانی کۆنکرێتیە یعنی کۆمەڵی خەڵکە بینم بە جۆرێک کۆمنتی بە جۆرێکەن و ئەچێتەوە سەرگۆرە قەت قەنەعەتم نییە چکە من ئەزانم کە ئێمە لە ئەسنای دانیشتەکانی خۆمان ئەبوویشەوە هەنگەکانمان کاگرێبوار زۆر دەمێکە ئەو بڕیاریدا بوو کە زۆر بێتاقەت و ینی بەنابەتلیە هات لەگەڵ ئێمە و پۆلە هونەرمەندەکانی کەیە شەوە هەنگەکانمانە کرد هەر دەمێک بوو ئەو بڕیارە لە دڵیا بوو بەڵام بۆی نەئەگونجا ڕاستە منیش بە کاگرێبوار وتومە دوای تۆوازێنم بەڵام چاوەڕێم بە دیلێک هەبێت ئینشاءالله خوای گەورە بیکاتە قسمەت بە دیلێک هەبێ ئەو کاتە منیش بڕیاری خۆمە دەمە ئەو کاتە هەتاگە بە دیلەکە بێت کاران خەباتی واز دێنێ بێگومان ئێمەوە ماوەی 25 بۆ 26 ساڵە من دانیشتنم هەیە لەگە کاگرێبوار ساڵی 2000 یعنی ئەوە 26 ساڵە من لەم بوارەیان تازە لەم بوارە خۆم بینیوەتەوانێ کۆمەڵی هەواداری باشیش لە چواردە ورمانە من چاوی یەک بەیەکی هەموو جیۆگراکانم ماچەکەم ئەگەر بە دیلێک هەبێ منیش حەزم لێ ینی بیگۆڕم ینی ژیانێکی تر هەڵبژێرم ئینشاءالله. پەیوەندیمان زۆر باشە لەگەڵ کاک ڕێبوارە هەمیشە ئاگاداری یەشین و ئاگامان لە یەکە و سەردانیشم کردووە لەم ئیشەینا لە ئیشێکی پێشتریا چوومەتە لای دانیشتون قسەمان کردووە شام لا خواردوێتەوە و هەمیشە کاک ڕێبوار من بە سمبولی ئەزانم بۆ ئێمە و بۆ کۆمەڵی هونەرمەندی کەش.